ارێکی تر سڵاوتان لەبێ دوایین تەور و گفتوگۆی ئەمڕۆژمان بابەتێکە کە پەیوەستە بە خاک و زەوی و کوشت و کاڵکردنەوە و لە هەمان کاتیشا داهێنانی مامۆستایەکی زانکۆیە لە گۆڕانکاری سەمادا، یعنی بتوانین ئێمە بڵین پسپۆڕێکی کووردە، چونکە چەند کەسێکی کەمن کە توانیانە ئەم داهێنانە بتوانم بەرنە بواری جێبەجێکردنەوە. ئێمە ژۆک و کورد شانازی بەم پسپۆڕەمانەوەکەن کە لە لامان میوانە ئەویژە و داهێنانەیە کە ئێمە جێگرەوەی سەمات یاخوب ئێمە کاڵێن سەمات واتە پەینی چیمیایی یاخو پەینی ئۆرگانی کەواتە جێگرەوەی ئەمانە چییە کە بتوانین ئێمە بەروبوومێکی باشمانە بێ و دوورکەینەوە لە هەموو ئەو زیانانەی کە دوجار لەم سەمادەوە ئەدرێ بە زەویەکە بە تێکەڵبوونی لەگەڵ ئاوە ئاوی سەرزەوی بێ ئاوی ژێرزەوی بێ دوجار تێکەڵبوونی بەناو هەواشە کە ئەمانە هەمووی وردەکارین لە ڕێگەی ئەکادمیەوە ئەم بەڕێزە پسپۆرە توانیێتی وردەکاری بکە و داهێنانەکەشی ئەوەیە جێگرەوەی بۆ ئەمە بکات هەم زیان بە زەوی نەگەێنێ بە قاکەکە هەم زیان بە هەوانەگەێنێ ئەم زیان بە ئاویش نەگەێنێ و توانێت بەروبوومێکی تەندروستی باشمان باتێ کەواتە بابزانین ئەم بەڕێزە چۆن ئەم داهێنانەی ئەنجاماوە و بێگومان ئەمە سوودی شێبێ بۆ کەرتی کوشت و کاڵ و سوودی شێبێ بۆ زانیاری بۆ جوتیارە بەڕێزەکانمان. ئەوش زۆر بەڕێز دکتۆرە ماهیرە عەبدولکەریم حەسیبە کە بەڕێزیان پسپۆڕن لە خاک و ئاوە کە بە خۆشحاڵیەوە لای ئێمە میوانە. دکتۆرەجان زۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێت. ئێمە زۆر دڵخۆشین کە بەڕێستان داهێنانێکی ئاواتان کردووە چکە ئەمە پێویستە بۆ خۆمان بۆ جوتیارەکانمان چکە کەرتی کوشت و کاڵ کەرتێکی زۆر گرنگە. دوجاریش بۆ ئێمەی هاوڵاتی چکە بەروبوومەکە ئێمەی خۆین. ئەگەر بەروبوومێکی ناتەندروست بێ ئێمە زیانمان بەرەگەن. ئەگەر لەمەوە دەست پێ بکەین کە باسیەوەکەین جێگرەوەیەک بۆ لە باتی سەمات بۆ درەخت و ڕۆکەکان ئەم داهێنانە چۆن بوو و بیرۆکەکەشی چۆن بوو؟ من بیرۆکەی ئەمەم لە کۆ هێنا من خۆم ماستەرەکەم لە کشتتوکاڵی ئۆرگانیکا بوو کە ئەوەیە کە بە تەواوەتی هیچ پێینێکی کیمیایی بەکار نهێنی هیچ نەمو بیداد نەپەی هیچ شتێک بەکار نهێنی 100% ئۆرگانیک بێ. بەڵام لە تێزی دکتۆراکەمە شتەکەم گۆڕی. بۆچی گۆڕیم؟ لەبەرەوەی ئێمە بەعام یعنی هەر بڵێن لە شەرق ئەوسەط لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یعنی بڵێن ڕێژەیەکی زۆر سەمادی کیمیایی بەکارهێنرێ. من بیرم لەوە کردەوە وتم مادام خەڵک هەر بەکاری هێنێ ئێمە بۆ شتێکی وانەکەین کەوا کەمترین پیسبوونمان توش بێ کەمترین زەرەرمان توش بێ. بەچیش ئەوە ئەکرێت طبعا ساڵانە لە هەموو عالەمە نزیکەی 100 ملیۆن تەن سەماد ئەلەم سەمادی یۆریایە بەکارهێنرێت. طبعا بۆ باسی سەمادی یۆریاکەین لەبەروی زۆرترین سەمادەك خەڵک بەکارهێنێ کە جوتیار بەکارهێنێ. ئەم سەمادەیە بڵین بەرزترین ڕێژەی نایترۆژینی تایە لەسکە لە 146 تاقە سەمادە کە بەرزترین ڕێژەی تایە. لەبەر ئەوە نایترۆژینش طبعا سەرەکیە ینی بڵی توخمێکی سەرەکیە بۆ هەموو کردارەکان کە لە ڕووەکە ڕۆدات بە تایبەتی لە سەرەتاوە. یعنی ئەگەر نایترۆژین نەبێ پرۆتینا دروست نابێ هورمۆنەکان ڕێک نابێ ئەنزیمەکان ئیشی دروست نابێ. ئەم کۆمەڵە سەوزەی کە لە ئەوڵ ئەیبینی پێشەوەی بگاتە ئەوەی کە بڵین بەرهەممان بداتێ ئەم کۆمەڵە سەوزە هەمووی بە نایترۆژینە. نایترۆژین نەبێ ئەو شتەیە دروست نابێ. کاتە بۆیە ئەمن یۆریا بەکار ئەجا بۆیە یعنی هەموو عالەم یۆریا بە نسبەیەکی زۆر بەکارەهێنرێ. بەڵام ئەوەی کە خەڵک تێی ناگە ئەوەی کە فەلاح تێی ناگە بە تایبەتی لە خۆمان من باسی کوردستانەکەم باسی خۆمانەکەم یعنی فەلاح هەر ئەوەنە ئەزانێ ڕێژەیەکی زۆری پێوەکە یعنی ئەو ڕێژەی طبعاً کە تەوسیعی وەزارەتی زراعەیە بەڵام ئەوە یعنی زۆرە بە یەکجار پێوەکرێ بەم شێوەیە لە زۆر بەکارهێنن دکتۆر زۆریەکە خۆی ئەوە تەوسیعی وەزارەتی زراعی ئەوەنە بەکار بێنە. بەڵام ئەوەی کە فەلاح لی تێناکە کە ئەو کاتێک کە پێویستێتی بڵێن ڕۆکەکە ئەو پێوەی ئەکا بەڵام شێوازەکەی غەڵەتە. ئەو نازانێت لە 130 بۆ 70 ئەو یۆریایە ئەو کاتی کە پێوە ئەکرێ بە تایبەتی کە ئەیڕشێنن بەسەر ئەرزەکەیە هەر لەو کاتە لە 130 بۆ 70 ئەبێتە غاز ئەڕوا یان لەبەرەوەی زوو ئەتوێتەوە خۆی طبیعەتی یۆریا بڵین سەمادێکی سپیە ئەوەی کە وەکو دەنکەشە کرد و ئەوانە تۆزێ ئەستورترە ئەمە هەر ئەوەنە ئاوی بەرەکەوە یەکسەر ئەتوێتەوە. ئەجا فەلاح ئەوە نازانێت کەوا تۆ لە 170 ئەڕوا بە هەوایە ئەڕوا ئەبێتە غازی ئەمۆنیا یان کە توایەوە ئەو لەحزەیە کە نەباتەکەی سفادەی لێنەکە ڕێگی نەباتەکە هەڵی نەمژی یەکسەر لەبەروی
هینە بڵین سەریعە بڵێ بێتە نەتراتیش بڵین شحنەی سالبی لەسرە خاکیش دەنگۆڵەکان هەر شحنەی ساریب لەسەر هەردووکی جیا بنەولێک زوو ئەڕاتە خوارەوە یەکسەر ئاوی سەر زەوی ئەو ئاوی کە نزیکە و ئاوی ژێر زەویش طبعاً کە تۆ تێکەڵ بوو تۆمە کارەسەحەتت بۆ دروستەکە چکە کارەساتەکەی لە چیە تۆمە ژەهراوی بوونی جسمت یعنی تۆ لەو ئاوەیە یعنی معڕزی ئەوەی ئەو ئاوە بخۆی ئەو ئاوە شتی تری پێ بکەی ژەهراوی بوونی جسم بە نەترات زوو دروستە بێ ئەنجا جگەلەوە ئەوەیشی ئەبێتە ئەمۆنیا هەواکەت بۆ پیسەکات ئەمە وەکو بڵێن کورتەیەک لەسەر یۆریا خۆی ئەنجا من بۆی ئەمانە کەمکەمەوە داهێنانەکەی من لەسەر ئەوە بوو چۆن شتێکی وا بکەم کەوا ئەمە کەمکەمەوە طبعا لە عالەمە لە ساڵی شەستەکانەوە هەوڵیانداوە ئەم شتە بکەن بەڵام لەبەر ئەوەی لەبەر تەکلیفەیەکی زۆرەکە بە تایبەتی کە دەستیان پێ کردووە بە هەنێ مەواد کە ئیستاکەش هەیە لە بازارە نەک لە بازاری خۆمان لە بازاری عالەمی هەیە بەڵام تەکلیفەکەی زۆرە فەلاح ناتوانێت فەلاح یۆریا ئەکرێ بە سعرێکی هەرزان بەڵام ئەگەر داپۆشراو بێ و هەموو مەسروفەی تیاکرابێ ئەو ئیمکانیەتی نییە مەجبور هەر یۆریاکە بەکاربێنێ من هەستام چیم کرد فکرەکەم وەرگرت لە دەوری بەری خۆمان بزانام چیمان هەیە لەم کوردستانە کە بتوانین سوودی لێ وەربگرین بێ ئەوەی تەکلیفێکی قورس بکەوێتە سەرمان یعنی دکتۆر جەناب بەم گۆڕانکاریە وات کرد یۆریاکە زیاتر لە بەردەم ڕێگەکەیە ئەمێنێت زیاتر ئەمێنێت ئەمەنە بە خەسار ناچێت ئەمەنە بە خەسار ناچێت داپۆشراوە من دامپۆشیوە بڵێن بە توێکڵی داربەڕوو طبعا لەگەڵ چەند مەوادێکی ترا تێکەڵم کردو مەوادەکان تریش مەسەلەنێکی لەوانە مادەیەکە پێڵەن سەمغی عەرەبی ئەمانە بە شێوازێک لە بڵێن طبعا مختبەرێک لە باخی خۆمان دروستم کرد مختبەرەکە ئیشەکانم لەوێ ئەکرد زۆربەی ئەو تەجروبانەیشی هە لە ماڵی خۆمان کردومە لەبەرەوەی ڕاستی هەنێ تەجروبە هەیە نائەکرا لە زانکۆ بیکەم یا لە شوێنێک کە بیکەم چکە بێ خۆم بە دیارەوە بم بە سەعاتە حیساباتەکانی ئیتر ئەمە وای لێ ئەکە ئەم توێکڵەیە نایەڵێ تۆ هەر یۆریاکەت پێوە کرد یەکسەر ئەو هیم بێ ئەو یۆریایەشی بێتەوە نایەڵێ چکە توێکڵەکە دایپۆشیوە پارێزگاری لێەکە وردە ئێمە لە زمانی ئینگلیزیا پێڵن کۆنتترۆل ریلیس یعنی ئەها دەردانێک بە شێوەیە کە من کۆنتترۆڵم کردو ئەزانم لە چ کاتێکە چکە تەجروبەکان لەسەرەوە بە چ کاتێک ئەمە طبعا من ئەم تەجروبە باسیەکەم ڕاستی ئیشی ڕۆژ و دوو ڕۆژ نییە 2 ساڵی ڕێک من خەریکی بوومە تاوەکو گەیشتومەتە ئەم شتەیە ئای بڵێ ئەمە وردە وای لێ دێ توێکڵەکە وردە لەگەڵ ئاواکە ئەو ئاوەی کە ئەیدی بەهینەکە لەو کاتێک کە نەبات پێویستێتی لە جیاتیوی ببێتەوە هیچ نابێتە ئەمۆنیا زۆر نزبەیەکی کەمە بێتە ئەمۆنیا و ناش بێتە نەترات لەبەر ئەو کاتێک کە دەرەدرێ بە شێوەیەک دەرەدرێ کەوا نەباتەکە یەکسەر سوودی لێ وەرگێ دکتۆرە ئەم داهێنانی تۆ بێکما سوود و تایبەتمەندی خۆیە ئەگەر پەری پێ بترێ و ڕێژەکەی زیاد کرێ جوتیارەکانمان سوودی لێبینن ئێمە ڕۆژانە ئەبینین پرسیاری ئێمەی هاوڵاتیە ڕۆژانە ئەبینین بەروبوومێکی زۆریەتە بازاڕۆ ینی هەر خۆمان پرسیار لە خۆمانەکەین ئەڵین ئەو خیارەی ئێستا ئەو خیارە نییە کە خۆمان هەمان بوو جوتیارەکان وەرزێک چاڕیانە کرد تا پێگەی چکار بۆن و بەرامەکەی و زانی خیاری کردیە ئێستا ڕێژەیەکی زۆر خیارمانێ ئەم بەروبوومانە سەمادێکی زۆریە درێت لەبەرەوەی ئەم جوتیارە بۆ بژی ژیانی خۆی ئەوێت لە زووترین کاتە ڕێژەیەکی باشی دەستکات ئەمەی کە بەڕێزم داهێنانی کردوتە ئەم جۆرە داپۆشینە بۆ سەمات کردوتە ئەگەر پەری پێ بدرێ ئەتوانین بۆ ساڵی ئایندە و لە وەرزێکی تراکە بەروبووم ئەچێنرێ جوتیاران سوودی لە بینن من خۆم لەسەر بیبەر تاقیم کردەوە ئیتر ڕسمەکانش ڕەنگە تایە بێ لەسەر بیبەر تاقیم کردەوە شێوازی تاقیکردنەوەکەش هەر ئەوە نەبوو من بەس هەر ئەوەنە سەمادەکەی پێوە بکە من ڕێگاکانیشم تاقی کردەوە یعنی من ئەگەر ڕێگەیەک بە بڵێن پێڵێن برۆدکاستین یان نەتری پێڵێن بە عەرەبی هەروواکەوەی ئەڕژنە سەرزەوی ئەوم تاقی کردوتەوە ئەو ڕێگایشی کە چاڵێگەکەی لە تەنیشتی هەموو ڕۆکەکان کە تۆ مەسەلەن بڵێن خەتێکی دوور و درێژەم سەر بۆ ئەو سەری ڕۆکەکان لە ژێرەوە هینەکانی بدەیتێت ئەکەی بە ژێر خۆڵەکەوە ئەوەم تاقی کردوتەوە لەگەڵ ئەوەی ئایا من بە یەک وەجبە بیدەم یا بە چەند وەجبەیەک بیدەم طبعاً تۆ چەندێک وەجبەکانت زیاتر بێ مەسەلە جاتیوی من بە یەک جار بێڕێژم من بە 3 جار کردومە بە 2 جار کردومە یعنی تەقسیمم کردو مەسەلەن ئەو سەمادەی هەمە تەقسیمم کردو دابەشم کردوتە سەر چەند کاتێک مەسەلەن لە کاتی زراعەت دوای مانگێک لە زراعەت دوای 7 ڕۆژ لە زراعەت و کردومەتە 2 بەش مەسەلەن دوای ئەو کاتەی زراعەت و دوای مانگێک لە زراعەت
و بە شێوەیە تریش کردومە کە ڕشتومەتە سەر زەوی نەم کردووە تا هێنیش ئەوەی سای بینینەمە پشتماڵی خۆتانە دکتۆر ئەمەد کردووە ئەمە لە زانکۆی سلێمانیە لە قلیاسان کێڵگەی قلیاسان بیبەرە ئەوە بیبەرە بەڵێ بەربوومی هەبوو هەروڵا بەربوومێکی زۆری هەبوو ئەی خۆش بوو بەربوومەکەی دووبی بەری هێمنە تاممانەکە دەستی خۆی بۆ هەر تامی یەکجار زۆر یاخوا دەستە خۆش مادەیەکە چیەک سوودی هەبێ بەڕاستی زۆر گرنگە گرنگی پێ بدرێ ئیشەڵاین بۆ باخەکەش لە نزیکەوەی تبزین چۆن بەربوومەکان پێگات و ئەوانە دکتۆرە بەڕێستان لە زانکۆیە تا چەند گرنگە ئەم زانە سەربەی بە خوێندکاران چونکە پرۆژەیە کە بوو لە ڕابردووە یعنی ئەم پرۆژەیە دەستی زانکۆ بە بازارڕەوە ببەسترێەوە بەڕێز خوبا تاالبانی ئەویست ئەمە لە هەلومەرجەچکە بۆ منە جوتیارێکی بەڕێزمالەوانەی لە گوندێک ئەو زانیاریانەی نەبێت بەڵام تۆ خوێنکارێ بە ئاکادیمیە بێ ئەو ئەزمموی هەیە تۆش ڕێگە ئاکادمیەکەی تێکەڵەکەی بەربوومێکی باش ئەم کارەی ئێوە کە ئەم داهێناناکەن تا چەند ئەیگوازنەوە بۆ خوێنکارەکان من بە شتێ پشڕاستکەمەوە من مامۆستای زانکۆ نیم من فەرمانبەرم لە بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی سلێمانی ئەیخواتەمە بژی سپاس دەکەم ئێمە تەبعاان وەکو کشتتوکاڵی سلێمانی ئاسانترە بۆ ئێمە پەیوەندیکردن لەگەڵ جوتیارە وەک لەگەڵ لە مامۆستای زانکۆ ینی من پێم خۆشە یانیگە لە زانکۆ کۆلێژیش هەر پێویست نییە بڵێ من پێم خۆشە ینی هەر مامۆستایەکی زانکۆ هەر با حسێک هەر کەسێک کە توێژینەوە یەکەکە ڕاستی بگەێنرێتە جوتیارەکە ڕاستی ئێمە ئێستاکە من خۆم تا ئێستاکە لەبەرەوەی حەزم کرد ینی ئمە تازە من ئینەکەم وەرگر بڕوانامەکەم وەرگر حەزم کرد بڕوانامەکە وەرگرم ئەجا پەرە بە ئیشەکەم بدەم و طبعا فەلاحیش تۆک لەگەڵادا ئەنشی قسەکەی ئەڵێ بم دەرێ بالەتی بکڕم من ئەمە جارە شێوەی تەجروبە کردومە ئینشاء الله مستەقبەلەن دامناوە وردە پەرە بە ئیشەکە بدەم و مەسەلەن لە جیاتی ئەوەی شتێکی کەم بڕێکی کەم دروستکەم بڕێکی زیاتر دروستکەم و لە شێوەیەکی مەسەن لە جیاتیەوەی لە یەک کێڵگەت بەکاری بێنم لە چەند کێڵگەیەک بەکاری بێنم و ئیتر من طبعا من مەوادم زۆر بەکارهێنا یعنی لە سەرەتاوە مەوادم زۆر بەکارێنە تا لە نەتیجەیە گەیشتمە ئەوەی کە ئەم مادەیە لە داربەڕۆکە بە دوو هینی زۆر ینی بڵێ لەسەر هەموویەوە بوو یەکێکیان کە لەگەڵ سەمڕی عەرەبیا بوو یەکێ لەگەڵ مۆمی پارافین مۆمی ئەتیادی بڵێ ئەوشم تێکەڵی کردووە ئەوش تەبعاان بە چەند شێوازێکە شێوازی دروستنەکەی تەبعاان جیاوازە یەکێکیان هیچ شتێک بەکارڕانیم هیچ مەکینێ شتێکێکی شەیە مەکینە بەکارێنی ئیتر لەبەر ئەوە دامناوە ئینشاءالله مستەقبەلەن ئەویان بۆ بکە منوتم مامۆسای زانکۆسە هەر ئیشەڵاگە مامۆسای زانکۆش نەبی کۆلێژی کوشتتوکاڵمانەیە بەڕێستان دکتۆراتان هەیە ئەگەر ئەو داهێنانی هەتان ئەگەر هەر خوێنکار و مامۆسایەکیش پێویستیان پێ بوو ئەمە هیواداری هاوکاریان بیت و بتوانی بە شێوازێکی زانستی زۆر جوان ئەم ڕێگەیان فێرکێچکە بۆ خۆی لە خۆیان ئەمە سوود و تایبەتمەندی طبعاً ئەرە والله ئینشاءالله زۆر باشە جا دکتۆر ئێستا بەڕێزت باست کردوتە چەنەها جۆرە تاقی کردوەوە بە شێوازە جیاوازەکان بە بڕی جیاواز بە مادەی جیاواز لە کۆتاییە ئەو شێوازە بەکارهێنانەکە کە ئەگەری شەڵڵا جوتیار لە بەڕێزت وەری بگرێت چۆن بەکاریبێنە بووی کە زیاترین ڕێژەی سەرکەوتن بەدەست بهێنێ بە چەند وەجبە بە چه شێوەیەک بەڵێ طبعاً ئێمە ئەگەر پێم خۆشە یعنی من ڕاستی چەند جوتیارێکی کە هەر وەکو علاقاتی شخصی پەیوەندیان پێ و کردوم و مەسەلەن بە چ شێوازێ بیکەن کێشەی جوتیاری ئێمەزانی لە چیایە ئەوەنەی بیر لەوە ئەکاتەوە تێچۆکەی کەم بێ بیر لەوە ناکاتەوە تۆ سوودت بۆ خاکەکە زیاترە یعنی تۆ ئەو بیرەکاتەوە ئەڵێ من ئەگەر بە دوسێ جار بەکاری بێنە من هەموو جارەکە بێ مەکینە بەکار بێنم خۆتەزانی مسە من کێڵگەیەکی نیودۆنمیان 500 مەترین بەکارهێناوە بۆی تەجروبەکەم بکەم ئەو باغێنێکی گەورەی هەیە کێڵگەیەکی گەورەی هەیە بڵێ چەنەها دۆنمە 200 دۆنم 300 دۆنم ئەگاتەوە حەدەیە ئەڵێ من بۆم ناکرێ من هەموو جارێ مەکینە ئیش پێ بکەم و سەمادەکە بەکار بێنم و جار و دوو جار و سێ جار ئەو بیر لەوە ئەکات ئەو بیریش ناکاتەوە لەوەی ئەی باشە تۆ ڕاستەوە بەکارهێنی تۆ ئەو لەم سەرەوە یان هەر لە سەرتاوە بای خۆی زەرەرەکەت کردووە چکە سوودی لێ وەرناگرێ وەکوتم ئەو نایترۆجینەکەی تو نایترۆجینەکە سوودی لێ نەبینی هەر ئەبێ ینی لەو سەرەوە زەرر زیاترەکە جا من سوودێکی ئەم هینش چییە ئەم داپۆشینی سەمادیۆریاکە من ئەو داربەڕوەی کە بڵێن تەبعاً پاشماوەی داربەڕوە ئەو شتانی کە لەژێر داربەڕۆکەیە کەوتووە من خۆم کۆم کردوتەوە یعنی ئەو نییە بڵێم بچم داربەڕوو ببڕم و ئەوەی بۆکەم هەرو پاشماوەی ساڵانە بەرەبێتەوە لە ئەرزەکە هەیە
دوا ڕۆژ طبعا من هاڕوومە ینی بە دەرەجەیەک وەکو ئاردم لێ کردووە کە ئەوە لێ نابێتەوە ئەو خۆی بێتە مادەیەکی ئۆرگانیک بۆ خاکەکە صفاتی خاکەکە زیاد باشەکات یعنی ئەوە نییە بەس بڵێم هەر مادەیەک و پێوەم کردووە نه ئەوە بجگەلەوە صفاتی خاکەش ئەتوانێت بڵێ بێتەوە پەینێکی تر بۆ ئەبێتە پەینێکی تر بۆ خاکەکە بەڵێ یعنی جگەلەوەی تۆ ئەوە کە داد پۆشیوە ینی زۆر پارێزگاریت لێ کردووە لەگەڵەوەشە تۆمادەی ئۆرگانیکیش زیادەکەی بۆ خاکەکە چون ئەسا ئەوەنەی کە من خوێنمە بۆ نمونە سولفۆری بۆ بەکارن لاە پێکاتی خاکەکەش ئەسن بگۆڕێ جا دکتۆر ئێستا ئەگەر وەڵامم بیتەوە باست کردوتت بە چەند وەج بە ئەمە بەکار بهێنرێت باشترە وردە وردە بە خاکەکە بدرێت و ئەوەی کە چۆن بەکاربنە بۆ تێکەڵ بە ئاو بکرێ باشترە بکرێ بەژێر خۆڵۆ شێوازە دروستەکەی کار نابێت تێکەڵ بکرێ بە ئاو لەبەرەوەی تۆ ئەسان تێکەڵ کرد بە ئاو ینی بەشێکی زۆر لە سیفاتی خۆی گۆڕێ باشترین شت ئەوەی تێکەڵ بە خاک من بە گوێری تەجروبەکەی خۆم و تەجروبەی چەنەها توێژەر کە پێش من توێژینەوەیان لەسەر بڵێن ڕێگای زیاکردنی سەمادەکە بۆینەکە باشترین ڕێگەکە ئەوەیە کە تێکەڵ بە خاکەکە بکرێت تێکەڵەکە چۆنە نەک ئاها بۆ شێ تێکەڵ کرێت پێڵێن تەلقی مەها چۆن بڵێ پارویەکی پێ ئەدەی یعنی تۆ ئەو وەکو جۆگایەکی لێکەی بۆ ئەم سەر لەو سەر پێوەی ئەەکەی ئەو نسبە سەمادەی کە هاتە و دوای دایە پۆشیتەوە بە خاکەکە لە چوەر زەکا بدرێت لە کەی ساڵە ئەمە بە هەر کەس و هەر بڵێن هەر ڕۆک و هێنی خۆی یعنی تۆ ڕۆکت هەیە ڕۆکی زستانە تێ ڕۆکی هاوینێت بەپێ بەروبوومەکە گۆڕێ تۆ مەسەلەن گەرم و جۆ و بڵێ ئەوانی بەربوومە کێڵگایەکان جیاوازە لەسەر سەوزە و ئەمانە ئەتر بۆ هەر کەس و بە گوێرەی خۆی اینجا باشترین ڕێگە ئەوەیە دابشکردنەکە هەرکەم کە من کە دو داشم پۆشیوە کە دابشکردنی کەی بە دوو جاریان سێجار لەگەڵینە تەبانەویش بە پێی وەرزەکانە تەبان تۆ هەچکە بۆ ئێمە وەرزەکە مانگەکاندانە یان کاتەکەی بۆ دانین لەبەرەوەی مەسەلەن من لەم کاتێ پێویستیمە کە دوایەوەی کە بڵێن تۆکە ئەتروکێ و ئەبێتە ڕەگوشت پیاکە هەرەوەنە ڕێگی پیاکرد پێویستی پێێ بێ من بزانام کاتێکە لەو کاتە دوای ئەوەش ماوەیەک دوای ئەوە کە مانگێگەکە یان هەفتا ڕۆژەکە ئەوە بەو شێوە بێ دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین هیوادارین ئەم داهێنانە پەرە بزانێت وەشمانێک گەشە بکات و بتوانین لە ئایندەیە من جارێکی تر جەخت لەواکەمەوە لە ڕێگەیەکی ئەکادمیەوە بەڕێستان دکتۆراتانێنەوە هەم لە خوێندکارەکانی زانکۆمانەوە هەم لە جوتیارە بەڕێزەکان هیوادارین کە بتوانین ئەم هەماهەنگە دروست بێت و تۆش بتوانین ئەم سوودە بەکردی کشتتوکاڵ بگەینیت و ئێمەی هاوڵاتیانیش دووربین لە بەروبوومی ناتەندروست بتوانانی بەروبوومێکی تەندروست ئینشاءالله وەڵای من ئەوەیە ینی بەس لەبەرەوەی زۆر زۆر بەکاردێ بۆیە حەزم کرەمە بکەم دەستت خۆش زۆر سپاس بۆ ئێوەش